هەموو شتێک خاڵی کۆتایی هەیە. پاش ساڵ و نیوێک کڕیم. سڵاوێکی تایبەت لە هەمووتان. من سروشم بەخێر بێن بۆ ڤیدیۆی نوێی کورتایتێک. بەڵام ئەو ڤیدیۆیە جیاوازە. ئەمە دوا ڤیدیۆیە کە بە هاوڕێ کۆنەکەم بۆ مۆبایلە تۆماری دەکەم. هەڵبەت تەنیا دەتوانم وێنەکەی تا پێنیشان بدەم لەبەروەیکە ئەو ڤیدیۆی ئێستاش بەوی ڕکۆرد دەکرێت. ئەمە ئەو مۆبایلەیە کە چیرۆکی کورتایتێکی لەگەڵدا نووسرایەوە. نزیکەی ساڵ و نیوێک لەمەوبەر کاتێک کورتایتێکم دەست پێ کرد تەنها یەک ئامانجم هەبوو. تەکنەلۆژیە و ژیری دەستکرد بە زمانی شیرینی کوردی بگەینمە ئێوە. ئەو کاتە هیچ کامێرا و مایک و نورێکی پرۆفێشناڵم نەبوو. تەنها یەک مۆبایل و دوو گڵۆپ و مایکێکی سادە کە بە وامی زانکۆ کڕی بووم، بەڵام خەونێکی گەورە. شەو ڕۆژم خستە سەریەک هەموو کاتێک کە لە زانکۆ دەگەڕامەوە لە بڕی پشوو دەهاتمەوە بۆ لێکۆڵینەوە نووسینی سکریپت و تۆڵارکردن. زۆر جار تا درنگانی شەو نەدەخەوتم هەتا یەک ڤیدیۆ مونتاژ بکەم. سەرەتا هیچم نەدەزانی، تەنیا دەمزانی کە منیش دەبێت خزمەتێک بکەم. نە ئامرازەکانم دەناسی، نە کەلوپەلی پێشکەوتوم هەبوو، نە کەسم دەناسی. بەڵام نەوەستان و لەوەی گرنگتر یارمەتی ئێوە تا ئێرە کارێکی کرد نەوەستم. هەڵبەت زۆر جار سار بوومەوە، زۆر کەم کاریم کرد، بەڵام قەت نەبوو وەلای بنێم. پێکەوە 6500 هاوڕێمان لە یوتیوب و زیاتر لە 62000 کەسمان لە ئینستاگرام کۆ کردەوە، بە تەلێگرامەوە تا ئێستا بتر لە 80000 کەسین. هەموو لایکێک، هەموو کۆمنتێک، هەموو سابسکرایبێک وزەیەکی زیاتر بوو بۆ من کە بەردەوام بووم. بەڵام هەمیشە هەستم دەکرد شتێک کەمە. دڵم دەیویست کواڵیتیک پێشکەش بکەم کە شایەتی زۆر جار چاوەکانی ئێوە ببینن. زۆر دەستخۆشیتان لێ دەکەم، زۆر سپاسی هەمووتان دەکەم کە تا ئێرە هاوڕێم بوون. سابسکرایبتان لەبیر نەچێت، بچین بۆ ئانباکس و بە تاقیکردنەوەی کامێرا تایبەتەکە. جا بۆچی ئەو کامێرایە؟ ZV-E10 مارکی و کامێرایەکی کۆمپانیای سۆنیە کە لە ساڵی 2025 داهات. کامێرایەکە تایبەتە بۆ یوتیوبێرەکان، تایبەتە بۆ کەسانێکە بلاگ دەگرن، ڤلاگ دەگرن و ئەو تایبەتانە و یوتیوب دەکەن. نرخێکی گونجاوی هەیە، داودی بزانم 1000 و خوردەیەک دۆلارە. دەتوانێت ڤیدیۆی 4K 60 فریمی دەبیت بگرێت بە کواڵیتی 4:2 و کۆمەڵی تایبەتمەندی دیکە کە ئێستا دەڕۆین ئانباکسی دەکەین و دوایە دەڕۆین پشکنینی کامێراکەتان بۆ دادنێم و دوایە دینە سەر کواڵیتی کامێراکە کە بێتان بڵم چۆنە. سەرەتا بڕین ئانباکسی بکەین. نازانم دەنگەکەیتان بۆ دێت یان نا. هیوادارم ئەو هەستە خۆشەی هەمووتان هەبێت، هەمووتان تەجروبەکەن. ساڵ و نیوێک هەولم بوویدا، ئێستا پێگەیشتم بە یارمەتی ئێوە، بە یارمەتی هاوڕێیان، یارمەتی بنە ماڵە. ئەوە کامێرە تایبەتێکەیە ئەلیریدا دەنێم دوای دیکەینەوە. هەندێک شتی دیکەیەکی لە ئەڤینەوە چییە؟ ئەوەی لەسەر میکرۆفۆنەکەی دادنی کە خشەخش و دەنگە دەنگشتیوە بگرێ نامان هەیە. بەندێکی تێدایە کە ئەوەش لە قەرا کامێراکەی وەسڵ دەکەی کە کاری پێ بکەی. ئێستا ئێمە ئەوەی خڕکەینەوە شتانە، ئەوش دەفتەرچەکانی کە هەڵبەت بە دەرکی ئێمە ناخوات. لێرە ئەوش خڕکەینەوە، لێرەوەش لێرە دانی ئەو کار بەنوجانە ئەلێرە بێت. ئێوە و ئەوەش یاری نوێی کورتایتێک یعنی ZV-E10 مارکی 2 بە لێنزی 1650 کیتی خۆی. جا دیزاینێکی زۆر ڕێک و لەبار و سادەی هەیە، زۆر دەستا دەگونجێت، زۆر سوک و هاسانە، تایبەتە بۆ کەسانی کە یعنی هیچ شارەزایان لەسەر ڤیدیۆگرتن و وێرەگرتن نییە، بەڵام پاشماوەیەکدان هەوێ کامێرای بخن کە کاری پێ بکەن، کامێرایەکی پرۆفێشناڵ. هەڵبەت کاتێک کە هەڵی دەکەی پێویستە ڕەمێکی لەسەردا بنێ کە ئێستا من ڕەمێکشم بۆ کڕیوە، ڕەمەکەشتان پێ نیشان بدەم. ڕەمەکەش لە کۆمپانیای لێکسارە، ڕەمێکی نوێ لێکسار تازە و کامێرەداوە لە سەندیسکم نەکڕێت. ئەوە باش بە 128 گیگە بۆی کە بتوانم 4K 60 فریمی دەبیتی پێ ڕێکۆرد بکەم. کامێرا چۆنی چه هەوین دیێدا کتویە ئەوش ئەوە ئەوش
لەوەی ئەوە لەسەر ئانی دادنین. ئێستا کامێراکەمان ئامادەیە. جا با بڕۆین پشکنینەکەیتان پێ بڵم کە یەکێکردن تایبەتترین کامێرەکان دوای ئەوەی کواڵیتیەکەی لەسەر کامێراوە دەبینن. باشە بۆچی ئەم کامێرایە؟ بۆچی مارکی دوو؟ یەکەم شت کە مێشکی بەردەم سێنسەرە نوێیەکەیەتی. ئەم کامێرایە هەمان سێنسەر لەسرە کە مۆدێلە زۆر گرانبەهاکانی تری سۆنی وەک ئالفا 6700 و FX-C بەکارهاتووە. ئەمە واتای ئەوەیە کە ڕەنگەکان بە تایبەتی ڕەنگی پێست زۆر سروشتیتر و ڕاستەقینەتر دەدەسن. دووەم و ئەمەیان بۆ من شۆڕشێکە توانای تۆمارکردنی ویدیۆی دەبیتی 422. مۆبایلەکەی پێشوم تەنها 8 بیت بوو، بەڵام ئەوە دەبیتە واتە میلیۆنان میلیۆن ڕەنگی زیاتر. ئەمەش دەسەڵاتێکی زۆرم پێدەدات کە لە کاتی مۆنتاژدا بۆ ڕێکخستنی ڕەنگەکان بەبێ ئەوەی کواڵیتیەک تێک بچێت. ئیتر دەتوانین باسی کواڵیتێکی سینەمایی بکەین. هەروەها 2000 4K 60 فریم مۆدلی پێشوو تەنیا 4K 30 فریم دەکرد. 60 فریم لە چرکەیەکدا واتە دەتوانم ویدیۆ سلۆمۆشنی زۆر جوان و نەرم بۆ ویدیۆکانم تۆمار بکەم بۆ کواڵیتی 4K. سۆنی گوێی لە گلەیەکان گرتووە، مێنوەکانی زۆر ئاسانتر کردووە و گرنگتر لەوە شوێنی SD کارتەکەی لە شوێنی باتریەکەی گواستوتەوە بۆ لای تەنیشت. ئیتر پێویست ناکات کامێراکە لەسەر سێپایەکە لابەرم بۆ گۆڕینی مێمۆری. ئایا هیچ کەم و کورتیەکی نییە؟ بەڵێ هەیەی. گەورەترینیان ئەوەیە لەرزەگری ناوخۆیی یا IBIS نییە، بەڵام لەرزەگری دیجیتاڵی ئەکتیڤ ستێدی شاتی زۆر باشی هەیە کە لە مۆدلی پێشوو زۆر باشتر کراوە. هەرچەندە کەمێک وێنەکە کرۆپ دەکات، بەڵام بۆ من کە زۆربەی کارەکانم لە ناو ستۆدیۆیە ئەوە کێشەیەکی گەورە نییە. یەکێک لە گەورەترین کێشەکانی مۆدلی یەکەم یانی ZV-E10 مارکی 1 باتریەکەی بوو، بەڵام لەم مۆدلەدا چارەسەر کراوە. باتری نوێی HZ100 لەگەڵدایە کە بەپێی تاقیکردنەوەکان نزیکی کاژمێرێک زیاتر دەتوانێت ویدیۆ بە 4K 60 فریم تۆمار بکات. ئەمە بۆ من زۆر گرنگە. هاوڕێن، کرێنی ئەم کامێرایە تەنها کرێنی ئامێرێک نییە، بەڵکو وەبەرهێنانە لە کورتایتێک، وەبەرهێنانە بۆ ئێوەی بینەر. لەمە بەدوا بە کواڵەتێکی زۆر بەرزتر و ناوڕۆکی باشتر لە خزمەتتاندا دەبوو. ئێستا ویدیۆکە بەم کامێرە نوێ دەبینن، ئەوەش کواڵەتی کامێرای نوێیە. هەڵبەت لەوانەیە ستودیۆکە کێشەی هەبێت، چونکە من لە زانکۆم و کێشەم زۆر بۆ ویدیۆگرتن، بەڵام ڕاوەستان لە کاری ئێمەدانی. ئەگەر تا ئێرە لەگەڵم بوون زۆر سوپاسان دەکەم. تکایە سابسکرایبی کەناڵەکە بکەن ئەگەر تا ئێستانتان کردووە، چونکە ئەمە تەنها سەرەتایە. لایکی ویدیۆکە بکەن و لە کۆمنت بۆم بنووسن ئێوە چ خەونێک یا ئامانجێکتان هەیە کە هەوڵی بۆ دەدەن با پێکەوە یەکتری هەم بدەین. تا ویدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.